کەراماتەی کە ئەوان باسی دەکەن ئەمایان چی پێیان وایە یان ئەوەی کە باسی دەکەن جۆرێک لە تایبەتمەندیان هەیە شێخەکان بۆی کە کەراماتیان هەیە بەوەی کە هەندێک شت ئەوان دەتوانن بیبینن بیکەن. کەرامات براکەم کەرامات ینی خی گەور ڕێز لە کەسێک بنێ گەورەترین کەرامەت و گەورەترین ڕێز لەوەیە خی گەورە هیدایەتت بدا ئیمانداربی وە کردەوەی چاکەیت و خی پەرودگار لێت ڕازی بێ ئەوە کەرامەتە. کەرامەت ئەوە نییە تۆ شوشە بخۆیت، کەرامەت ئەوە نییە بچیتە ناو ئاگر، کەرامەت ئەوە نییە خەنجەرێک بە خۆت داکەی، کەرامەت ئەوە نییە شمشێرێک لە ڕەفیقەکەت خۆت دەی. ئەوانە کەرامەت نین، ئەمانەمە خوڕافەتە نەک کەرامەت. ئەگەر ڕاست دەکەن و شمشێر تەسیرتان تێناکە ئەی بۆ ناچن ڕوبەڕووی جوولەکە ببنەوە کە مسلمانیان قەتل و عام کرد لە غەزە. بۆچی خەریکی خۆتانن خەنجەر لەسەری خۆتاندا؟ ئەمە چییە ئەوەی کە دەروێشەکان یان ئەوەی کە تەریقەتی قادری دوای کەوتون شمشێر و ئەوەی کە خۆتەڵی ئەم بابەتانە لەکوێ جێبێتەوە؟ لە ئاینی پیرۆزی ئیسلامانیە. ئەی لە چیایە؟ خۆیان با بگەڕن بیدۆزن و بزان لەکوێیان هێنا. ئێوە نەگەڕاون ئیشی ئێمە نیە چکە ئێمە و کارە ناکەین. قەیناکە وەکوی کە بە دوایە بچن لەکوێی دینا هەیە لە هەمانێکی دیناجی نابێتەوە. لە غەزای ئوحد 70 سەحابی بە شمشێری کافر شەهید بوو. پێغەمبەری خوا بریندار بوو، سەری شکا و دانی و حەمزەی مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام شەهید بوو. عەجەبەن سەحابەی پێغەمبەری خوا شمشێر بیبڕێت و بیکوژێت، عەجەبەن ئەمانە شمشێر تەسیریان تێنەکە. ئایا ئەمانە لە پێغەمبەر و سەحابە مهمترن؟ ئەو هەموو پێغەمبەرە شەهید کراوە جوولەکە کە کوشتونی، پێغەمبەرێکی خوا شمشێر تەسیری تێبکات و بیکوژێ، ئەمانە شمشێر و خەنجەر تەسیریان تێناکە. ئەمە چییە ئەم بابەتە؟ ئێوە چۆن پەیوەندی بە خودای پەروەردگار و بە دینەکەیەوە نییە؟ پەیوەندی بە سیحر و جادووەمانەوە هەیە؟ ینی شەیاطین یارمەتیان دەدا بەڵام بە شێوازێکی وا کە وا تێگەیشتون و یحسەبون ئەنەهم مهتەدون. و چونکە ئینسان داوا لە هەر کەسێک کات جگە لە ئەڵڵا داوا لە هەر کەسێکەکەی داواکاریەکەت بۆ شەیطان دەچێت و بە قسەی شەیطانە. قورئان دەفەرمێ وئن یەدعون ئیلا شەیطانا مەریدە، ئیلا هاوارەکە بۆ شەیطان دەچێت. وخوای پەروەردگار ڕۆژی قیامەت بە فریشتەکان دەفەرمێ ئەهؤلاء ئیاکم کانوا یعبودون، ئەو خەڵکە ئێوەیان دەپەرست ئەی فریشتەکانم؟ ئەوانش دەڵێن قالوا سبحانك بل كانوا يعبدون الجن، ئەوانە جنیان دەپەرست شەیطانیان دەپەرست. چۆن شەیطان دەپەرستێ؟ ینی شەیطانەکەی وا ئیشەکە دەڕازێنێتەوە کە خەڵک وا لێ دەکە ئەعتیقادی بەو جۆرە شتانە بێ.